ڕۆیشت و لێ قۆمی و زۆر خراپێ و ئەو کاتە پێویستی بە عەمەلیاتەکە. سڵاوتان لێبێم کاتتان باش. پرۆگرامی میوانی توین ئەمڕۆژ هاتوتە پارێزگای هەڵەبجە، هاتوونێتە ماڵی ئەم خانەوادە بەڕێزە، ئەمانەوێ باسی ژیان و گوزەران و کار و کاسبی خۆیمان بۆ بکات. پرۆگرامی میوانی توین با سپۆنسەری سەرەکی سەرمایەدار مەریوان حاجی جەمال پێشکەش دەکرێت. کاکەگیان زۆر سپاس کە میوانداریت قبوڵ کردین. یاخوا پێشێکی بەخێراتتان دەکەم، یاخوا بەخێر بێن و خوا خێرتان بنووسی یاخوا و خوانمتان زیاکایەخوا. زۆر سپاس. بەڕێزت کار و پیشەت چییە؟ وڵای دادەم پیشەم کارگوزارەوەی ڕاستی بێژنگە پارێزم و شێ هەوێکەم و شێ تەسکەی مناڵەکانە تقریبا نزیکەی 7 ساڵم لە میشە. کارگوزاریت؟ بەڵێ ژنگە پارێزمەرەوەڵ ژنگە پارێزی. چۆنە ئیشەکەت باسم بۆ بکات؟ تۆ کەوتویتەتە تەمەنەوە ئەتوانی و ئیشە بکەی هیلاک ئەبی؟ وەڵاهی پێشتر من سپاس بۆخوا تا لەشم ساغ و زۆر باشم الحەمدولیلا بەخوا نزیکەی 7 ساڵ سپاس بخوا عیب نەبوو زۆر باشم. بەڵام قەدەری خوای گەورە لە مانگی سێەوەی تەوا تووشیەم فەقرات بوومەوەی ڕاستی بێ بەخوا ئێستا 2 فەقراتم زەبری پێگەیشتووە گەیشتوونەتە سەرێکەوەی شاعەکانەوە هەموو تەقریر دکتۆر هەموو شتێکم لە بەردەستایە. دکتۆرەڵێ وەڵی نابێ ئەمیشە بکەی ئەوەتە لێشی نووسراوە خۆی نووسینەکە لە بەردەستایە تەقریر دکتۆرە. بەڵام وەڵاهی دەی ناچارم وەڵاهی نازانم چی بکەم میش بەخوا 6 سەر خێزانم ژیان لەسەرەوەی هیچ شتێکی تر نییە. ئیشەکەت قورسە بۆ تۆ نابێت لە ئێستاکە ئاوات لێ هاتووە. ئیشەکە وەڵاهی قورسە قورسی چییە؟ تۆ بێ و حاویە ئێمە بەشن حاویۆی نەبێت تۆ سڵی ماڵان خاڵیکێ بەشن حاوی و هێنا ڕەحەتارەوەڵە بەڵێ سەتڵە قورسە نەخۆش بێ ناوەڵا بۆی کێساق بێ ناڕەحەت نییە زۆر بەڵام وەڵی بۆ من ئەرەوەڵا ناڕەحەت. بەڕێزت تاعین بوویدیان کۆمپانیایە؟ وڵاهی منە کۆمپانیایە هەگرێ بەسی نزیکەی 100 کرێکارین هەمومان گرێ بەسی گرێبەستن لە کاتی خۆیان موچەوەر ئەگریت؟ ناوەڵا نەبەخوا کە ئێستا بەرەو مانگی 5 ڕۆی مانگی دویان پێداوین 2 مانگ جارێک 300,000. 300,000 چەند سەر خێزانن؟ وەڵا 6 سەر خێزان 4 تەلەبەم بێ ئەوە تەستەرەکانیان 4 تەلەبەت هەیە و بە 300,000 2 مانگ جارێک وەری ئەگریت. وەڵا 2 مانگ جارێک نەخۆشن چۆن بەشتانەکات؟ بەڵاهی دادەمە ڕەحمی خوا باوەڕکە نازانم ئێستا من خۆم فەقرات عەرزم کردی خێزانیشم هەر لە ملیا ئازاری زۆرە بەخوا بێت ئەمڕۆ سەردانی دکتۆر کاتۆ و ئێسقانی لە ملیا دروست بووە سوبحان الله هەردووکمان بەخوا نەخۆشین و ئاوا گیرۆ دەبووین وەڵی مە ڕەحمی خوای گەورە. لەوانەیە سەردانێکی دکتۆری ئێوە 300,000 زیاتریشی بوێت. وەڵی دادی قسە عەرزکەم باوەڕکە بەس ئەم دوی شاعە 120,000 تێچۆ لە سێمایی وتومانە بەس ئەم دوی شاعەتەن وی 120,000 لێ سندوی هێتۆ 300,000. تەلەبەکانتان هی ئیبتیداییان تەمەنیان تاپۆلینۆم هەیە تاپۆلینۆت هەیە چۆنن یعنی ئەچن بۆ مەکتەب کەم و کوڕیان هەیە وەکو تەلەبەی تر ئەژین ڕەوڵا دادەهێنێ باوەڕکە وەڵی ئەمساڵ ڕێی خوا خەڵک جلی کورە بۆ کچەکەم لە پۆلینۆی دەسەڵاتم نەبوو نەمەتوانی بیکەم بەخوا هەر ئەو نەبوونیە وای کرد 2 ساڵ ماوە لە پۆلیۆشتا ئەی وەڵی هاتۆی بە خێزانەوە کاتە کرێکی بووین من نزیکەی 2 ماڵم بن نزیکەی 7 ساڵ و 8 ساڵ کرێکی بووم هاتۆی دایە وەڵی تەلەبەکان بەخوا 10,000 و 5,000 20,000 پێ خێزانم بە 1000 دینار قرعەتی کرد بە 4 تەلەبەکە ڕۆزی 250 پێدان ئەی باکۆیکردن بۆ کرێخانەوە با کارە جۆمانەکە ئەوە ژیای کرێخانوتان بۆ نەدرا هاتنەوە ماڵی باوکدیان چی بۆم باس وەڵاهی دادە کرێخانە بۆ من ناڕەحەت بوو من 6 سەر خێزان ئەو کاتە 400,000 بوو ئێستا بوو بە 300,000 وەڵی کرێخانمان بۆ نەدرا ناوەڵە ئیتر ڕاستی بێت تەکلیفیان لە باوکمانە وتیان وەڵی خێزانم مناڵەکانیش وتیان ئێمە بکە حاجیوان ناژینە بێ حسابێکمان بۆ کەیت و بەخوای ئەمە ئەگەر وا بێ مەگەر ژیانمان زۆر ناڕەحەت و بەڕاستی باسی ئەوەت کرد کە مناڵ هەیە ڕاستە ئەچێت بۆ مەکتەب ئەو گوزەرانی باشترە لەوانێ ژیانی ئەوان باشتر بێ پارەی باشتر ئەبا بۆ مەکتەب کچەکەی تۆ کە 1000 دیناری دایکیان بۆ کردو بە ڕۆژی 250 لە کاتێکا کە لەوانەیە 1000 بۆ تەلەبەیەکیش کەم بێت قەت بووە بڕوات پارەی پێ نەبێ؟ وەڵاهی دادە زۆر بووە وەڵات زۆر بووە زۆر ڕۆژ نەکجاری باوکە جار بووە بە هەفتە پاریان پێ نەبووە نەمان بۆ تۆ لە 300,000 کە 100,000 کرێخانی لێ بدەی 200,000 ماوە ئێ 200,000 تۆ ژیانە بەسەر 200,000 بێ بۆ بازار بۆ خەستەخانە بۆ خۆ چۆن بەشەکە وەڵی هەیە بەخێری خەڵک ژیانی زیاتر طبعاً وایە جلوبەرگداویستی مەکتەب و مامۆستا شتەکانیان ئەزانن کە گوزەرانی مناڵەکانت کاتە کە خوێندن دانراوە سەری هەموو سەری ساڵێک خوێندن دانرێتەوە فۆرمێکیان پێدان فۆرمی پڕکردنەوە من لێ نووسی ژنگە پارێزم و ئانە ئیتر وەڵی کەم خوا خێنان بنووسێ
تۆزی ئەوکاریان نەکردن بەس بەخوا ئەوە نەبوو کە بەشیان کار مامۆساکان لە خۆیان نەبڕی هەر مامۆسایە 10,000 کاتی معاش شتێکیانە بە کچێکە بەخواویش هەر بەشی نەکرد هەموو ساڵە ئەژڵەی جلوبەرگی تازە ناکڕن نەوەڵڵا. مناڵەکانە بەخوا ئەی داوای داوا ناکەن تەلەبەی بچووکت هەبێت داوای بکات وڵی دادە داوایەکە بەڵام تۆ بێ ئێچیانێکە بێ قەنەعات بیت ئێستا خۆشم وڵی دکتۆر جای کردم ئەو حەزێکا دوای بخوێن و تەماشایت ئەڵێ تۆ نابێ میشەکەیت ئەمیشە بۆ تۆ ناڕەحەتە قورسە ئەگەر لەبەر لەسەرەوە بەردەوام بیت لەوانەیە پشت و لێ قۆمی و زۆر خراپێ و ئەو کاتە پێویستی بە عەمەلیاتەکە بەخەمیش بۆم کوڕی گەورەشن یەکە بتوانێت ئیش نەوەڵڵا ئەوە ها بەدەمتانە ئەو محەممەد مەلویاد ئەوە لە درۆ نزیکەی 12 ساڵیش لە پۆلی حوتەنەوە خاچی پێ ناگەیشت خێزانەکە لەبەر ئەوەی نەخۆشە ناتوانێت هیچ ئیشێک بکات و هاوکاریت بکگەر بە ئیشێکی زۆر بەسیتیش بێیان لەبەر چی واللهی دا پێجیشێکی پێ ناکری و تەنیا بەخێوکردنی ئەو مناڵانەیە لەشی ساق بێ خوا جاروباریش تۆ زێنانەکە بۆ خۆمان ئەوش وڵی دکتۆر ئەوشی جاو کردە بەخوا بڵاچین وەستێمانی ئەڵێ نابێت دەستدەی بەنانە نانکەیت ئەمە خانووی وەرەسەیە هیماڵی باوکتە هاتوویتەوە ئێرە ئەگەر تا سەر هی تۆ نییە ئەگەر بێت و بڵێن بڕۆ دەرەوە ئەو کاتە چی ئەەکەی پەنابێ بۆ کوێ وڵی من ڕەحمی خوا حیشک نابم ئەمە خانی وەرەسێ ئێسێ مەسیە خوشکم هەیە من خۆم لەگەڵ دوو برای دوانیشمان و فاتی لە خوالیان خۆش بێ و پێشتر ساڵانی پێشتر ئێستا دوو براین و سێ خوشک لەگەڵ دایک باوکم ماوە ئەم خانمانە ئەگەر خوان و فاتیان کرد خانی وەرەسێ ئەبێ بەشکری ئەو کاتە دایک بەشێکوێت دایک و خوشک و برا و ئانەمووی بەشێکرێ ئەو کاتە بەشەکرێ و بەشیانەکەوێت ئیترە چەند و بکەوێت بە پێشەر ئەو کاتە شەرە بەشیەکە حەچەند کەوت لەوانێ و کاتە بفرۆشێن و ئەرکە بەشی خۆی کەوێ و وابێت ئیترە چەندکە ئەو کاتە شەرە بەشیەکات خواردن و شتان چۆنە یعنی بۆ نمونە ئەمە مانگی ڕەمەزانە لە باسی مانگی ڕەمەزانەکەم چۆنە وەکو خەڵک سەرسفرەتان پڕ و ئەنو ئەخواردنی لێیە خۆتان ئامادە کردبوو بۆ ڕەمەزان مەڵایدا خۆمادەکردن چییە خۆمادەکردن سپاس خۆمە پشتمان بە خوا قایمە وانە بە ئیمانەکەمان ئیسیعدای ئەوانە وەرگری پشت بەخوا بەسێ ئینسانی مادار خوای گویا ئەمە تێداوانێ بەس وەڵڵاهی نەوەڵای وەکو خەڵکنی باوکێسیژەم دەرودراوسیانە پرسیار کردم گەڕەکە تا خوار بڵێ مێدوادی چۆنە هەمویان نەزان بەخوا حیجی شێکنی من ژیانە سەر ئاوێ دەیەوەتەویش وەڵڵاهی بۆم ناکرێ بەخوا خەڵک خوا خێنان بنووسێ وەڵڵا جاروباشی وچمان بۆیە نەم گەڕەکە بەخوا یعنی لە گەڕەکەکە ئەزان کە تۆ ئیشەکەی تۆ وایە گوزەرانتان باش نییە هاوکاریتانەکەن لە ڕێی خواردنەوە بێت یان ئەگەر بۆ نمونە جلوبەرگێک بێت بیا بە مناڵەکانت ئەو شتانە هەیە لە لێرە وەڵڵاهی ئەگەر کەسێ هەبێت بەخوا بەکەمی مەسەلەی خواردن تۆ زیاد دراوسیەتی سپاس و خوا ماوە کەڕا چێشتەکە یان شتێ لە خۆی زیاترە خوا پێی داوە دۆڵەمەنە خێلە شتێکەکە خواردنی شتێک بۆ بێنێ نا وەڵڵاهی لە ڕووی پارۆ نەوەڵاکەمە باوەڕکە جاروا هەیە لەو خواڕێشە خەڵک شتەکە ئێواران شتە بەخشنەوە لەبەر ئیفتاروانە هەر لە مزگەوتی خۆشمان هەری ئیفتارەکەین هەموو بەربانیەچین بۆ ئەگەر بتوانی پێش ئیفتارشتمان هەیە ڕاستە لە چیتان کەمە لە ناو ماڵە لە ژیانی ڕۆژانەتانە پێویستیتان بە چیە لە ناو ماڵەکەەوە خۆی بینی ئەوە تا ناو ماڵەکەمان بەخوا ئاچێت باوەڕکەمە فەشی لادێ لەگەڵمانە تا ئێستاش ناتوانم فەشێکی باش بکەم بۆ ماڵەکەم کرد هەمووی ئەوە خۆی بینەمەوەی بەخوا پارچە پارچێ ئێمە حیواندار بووین پێشتر ئێتە وەڵای باوکم چێت تەمەن و حیوانداری بۆ نەکرایمەش فرۆشتمانواتی نەشار براکەم بۆ پێشمەرگە سپاس و خوازی باشترە و منیش ئەمی شەمەڵ بژابم بە ژینگە پارێز وەڵا ئێتر خۆشمان بەسەراتووە قەدەری خوای گەورە هەڵبەتە خێریاتە نازانین خیالچە بەڵام بەخوا ناو ماڵەکەم ئەوەی کەی بینیت هەرومان هەیە لە شە ساغ بێ یەخوا ئەو دەستانە و خۆش بێ جێگەی شانازیت کەسانی وەکو ئێوە شایانی ڕێزن داواکاری چیت بۆ بکەن خێرخوازان سەرمایەداران داواکاری تۆ چییە؟ وڵی دادا ئەگەر بکرێ بەس هاوکاری مادیمان ئێمە پێویستە بە پێی توانە خوارزان باتۆ چێن لە دەستیان ئەبێ بتوانم من ئەبێ چمەوە دوای جەژن بۆ لای دکتۆر هەم بزانم عیلاجم چییە دکتۆرێکیان بۆ نووسیم لە سێمانی ئەبێ چمەوە ئەم تەقی دکتۆرین بۆ بۆمەوە دکتۆری دەمار و یەسکوانی بزان بڕیار چیەدا لەوانیشە پێویست عملیات بەنازم الله ئەعلەم وکات بەڵام داوای لە یەکەم ئینشەڵا بتوان بە پێی توانە هاوکاریم بکەن بەژەمە خۆیان چارەسەری ئەم نەخۆشی فەقراتی پێ بکەم واتە تا ئێستا تۆ عیلاجت بەکارهێناوە؟ بەڵێ عیلاجم بەکارهێناوە بەس ئەچی سەردانیەکەیتەوە هەر ریاضیان بۆ نووسیم ڕاضەکەم بەڵێ ئەگەر ئیشەڵات دروستیت باش بێت بڕۆیتەوە سەردانی دکتۆر بکەیت و ئەگەر دوور بێ پێویستیت بە عملیات بێ هەر چارەسەرێکی تر و ئیشەڵا بەرەو باشی بڕۆیت هەر بەردەوامە بی لەسەر ئەو ئیشە وەڵڵاهی بیارێ نازانم بزانم بڕیاری دکتۆر چییە بسە پیان و تۆم هەر بەڕاستی پیان و تۆم نابێ میشەکەیت بەڵام ئەگەر ئیشێتر هەبێ وەڵڵاهی لەوانی وازی لێ بێنم
چونکە دادە ئینسان ناکرێت تۆ ئەگەر لاشەی خۆ خۆشێت ئینسان ئەگەر لاشەی تێشکا و خۆ فەوتای پار و معیشەت چیە بۆ ئینسان ئەبێ ئینسان خۆی خۆش بێ وەڵام ئینشەڵا ئەگەر خوا دەروێکم لێ کاتۆ ئیش ئاسانتر بێت ئینشەڵا واز نەمیشێنمەوە باوەڕکە ئێستا ئام پشتیان لە پشتانە بێت ئێسش بیانیان ناتۆم چم بۆش شڵات تەندروستیتان باشە بێ خۆت و خێزانەکەت خوا دەست و خی گەورە دەگەی ڕەحمەتان لێ بکاتەوە ئینشەڵا ئێمە دیارەکمان پێەیە لەلایەن سپۆنسەری بەرنامەکەمان مەریوانی حاجی جەمال و دیارێکی تریش لەلایەن کۆمپانیای مانک هێرباڵ بۆ بەڕێستان ئینشەڵا ئیسفادەی لێ بکەن و بتوانن پێداویستەکانتانی پێداوی و خواگیان پاداشتانداتەوە خاوی خەتەبەجی ئەجی قیامەتان یاخوا زۆر دەستخۆشتان یەکەم و سپاستانەکەمە خێبن یاخوا خۆشبی زۆر خواگیانتان قبول کایەخوا خوانمتان زیاکایەخوا خوای گەورە خێری خێرخوازانیش قبول بکات خواسەونی تیان پێ بەخشیاخوا ئامین ئینشەڵا پرۆگرامی میوانی توین بە سپۆنسەری سەرەکی سەرمایەدار مەریوانی حاجی جەمال کۆتایی پێهات